داواکارم لەلایەنی پەیوەندیدار بە تایبەتی هەستێ سەرۆکایەتیەکە حکوومەتی هەرێمی کورسان چیتر نێلن داگیرکاری بێتە حدودی کورسانەوە بە تایبەتی تورکیا ماوەیەکی زۆرە بۆ 2 هەفتەیەکە لە سایتەکان و لە تەلەڤیزیۆنەکان ئایبینین پارتی یەکجار هاوکاری تورکیای کردووە بۆ دژی پەگەکە تورکیاش بە تایبەتی سنووری کورسانی بەزاندووە چیتر ئێمەش قبول ناکەین ئەم داگیرکاریە ئێمە وەکو گەلی کورد ئێمە وەکو چالاکەوانی بواری مەدەنی لە گەرمیانە قبولی ناکەن چیتر داگیرکەر بێت وڵاتەکەمان داگیرکە وڵاتانی وا هەیە تیارە بەبانی ئەڕوا قبول ناکە ئێمە بێت و تورکیا وە سیارە و بەجێشۆ بێتە خاک داگیرکە و تەحەدایەکی زۆرمان شتی ئەکان بە تایبەتی ئەمە حیزبی دەسەڵاتدار پارتی هاوکاریانی کردو هاوریان حدودەکە و بۆ دژایەتی پەگەکەیە ناکرێ داواکەم لەلایەنی پەیوەندیدار و کەش حیزبەکان یەک بگرن و یەک هەڵوێستیان بێت چیتر بە ئەم شەڕ و ئەم براکوژێ شەڕی ناوخۆی لێ دروست نەبێت لە ئێستا بینین چ لە میدیاکان و یاخود لە بەتایبەتی سایت و تەلەڤیزیۆنەکانەوە بینین خەریک شەڕی ڕاگەیانی شەڕی براکوژیە دەهۆڵی شەڕی براکوژی لێدەن لە ئێستا بینین ئێمەش بینین بۆ نمونە وڵاتێکی وەکو تورکیا کە وڵاتێکی داگیرکەرە سنووری هەرێمی کورسانی بەزاندۆ و هاتۆتە نێو خاکی هەرێمی کوردستانەوە ئەمیش بۆ خۆی لایەن حزبی دەسەڵاتەوە بەتایبەت ڕێنیشاندەریانە سنووریان بۆ پاکاتەوە دیانێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە بەتایبەتی دژی پەگەکە ئەم شەڕە لێدراوە بۆیە داواکارم لە سەرجەم حزبە کوردستانیەکان بۆ یەکگرتوو بن یەکەڵوێز بن یەکدەست بن دژی وڵاتانی داگیرکەر لەبەرەوەی ئێمە وەکو نەتەوەی کورد مێژوویەکی دوور و درێژ و تاڵمان هەیە بینیمانە لە ساڵانی ڕابردوو چەند ساڵێک پێشتا بەتایبەتی بەدەستی ڕژێمی بەحسەوە کە ئێمە نێوماڵی کوردمانە گرتو نەبووە چ مێژوویەکی تاڵمانەیە ئەنفالی بەسەرمانەیە بینیمانە یاخود شەڕی ناوخۆی خۆمان کە ئەم حزبانە لە نێو خۆمانە ڕویان داوە چەندین مناڵ بێباو کەوتووە چەندین دایک جەرگی سوتاوە بۆیە داواکارین لە هەرسێ سەرۆکایەتێکە داواکارین لە سەرجەم بەرپرسانی حزبی و حکومی ئاوێ بەم ئاگرا بکەن چیتر دەهۆڵی شەڕی براکوژی لێ نەدەن چیتر با ئێمە یەکەڵوێست و یەکدەنگ بین بۆ ئەوەی نێڵین هیچ وڵاتێکی داگیرکەر بێتە نێو خاکەکەمانەوە ئەگەر ئەم شەڕە بێت و ڕوو بدات ئینشاءڵڵا خەتیش ڕوونادا زەرمەندی یەکەم ئێمەی هاوڵاتین بۆیە ئێمەی هاوڵاتیش هیچ کاتێک ڕێگە نادەین هەرێمەکەمان بۆ ئاقارا بڕات کە شەڕی براکوژی لێ ببێتەوە دڵنیا بە هەموو هەڵوێستێکمانە بێت حەل لەمان گرتنەوە تەنانەت هەر لە ئەوەی کە چوونە سەر شەقام بە هەموو شێوازێک هەوڵە دەین بەردەوامە بین لەگەڵیان نێڵین ئەم شتە دووبارە بێتەوە لەبەرەوەی مێژوویەکی دوور و درێژ و تاڵ و ناخۆشمانەیە هیوادارین شتی وای ڕوو نەدات دەست لە ناو دەست قووەت لەخوا بۆ ئەوی بتوانین ئەم میلەتە میلەتێکی سەرکەوتوو بێت بەپێی ئەو ناوچە شوێنە جوگرافیای جیۆپۆلیتیکەی کە کوردستانی تێکەوتەیە پێویستی بەوەیە کە لەم سێ قۆناغی کە ناوچەکانی لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا و لەگەڵ عێراق و تەنانەت لەگەڵ سووریاشە بۆ ئەوەی پارێزراوێ پێویستمان بەوەیە کە یەکڕیزینەتەوەی پارێزراو بێ و ئەم یەکڕیزینەتەوەیە و من باوەڕی تەواوم بەوە هەیە کە لە ڕووی هاوڵاتیەوە هاوڵاتیانەوە ئامادەن بۆ پاراستنی ئەم سوورەنەتەوەیە بەڵام لە ڕووی سیاسیەوە هێشتا ئامادەکاری تەواو نەکراوە و ئەم هێزە ناوخۆیانەی باشووری کوردستان هەڵەیەکی زۆر گەورە و استراتیژیەکەن دش بەو هێزانە بن کە لە دەرەوەی سنووری باشووری کوردستان خەباتەکەن و بەشێکی گەورەشن لە پاراستنی سنوورەکانی باشووری کوردستانیش لە کاتێکە کە ئەو سنوورانە ئەرکی زۆر گەورەیان لەسەر هێزە چەکدارەکانی باشووری کوردستان کەم کردوێتەوە کە لەو ناوچانە بۆ پاراستنی ئەم پارچەیە کە ناوی هەرێمی کوردستانە و ئەگەر ئەم هەڵە استراتیژیە لەلایەن هەر هێزێکی ناوخۆیەوە بکرێ دش بە هەر هێزێکی کوردی کە لە ناپارچەکانی تری کوردستان خەباتەکەن هەڵەیەکی زۆر گەورە